بینەرانی بەرنامەی دەتوانم سڵاوتان لەبێت. زۆرن ئەو کەسانەی بە لە دەستدانی بەشێکی جەستەیان لە ژیان بێئەمەل نابن و بەڵکو هەوڵ دەدەن بەردەوام لەگەڵ ژیاندا لە جەنگێکی نەبڕاوە دابن بۆ سەرکەوتن بەسەر ئاستەنگەکاندا. ئامانج لە بەرنامەی دەتوانمدا پیشاندانی ئەو کەسانەیە کە بەشێکی جەستەیان لە جەستدا و لە هەمان کاتدا پشیش بە توانەکانی خۆیان دەبەستن و لە ڕێگەی جۆرێک لە پیشەکانەوە هەوڵدەن بژێوی ژیانیان پەیداکەن. ئەڵقەیەم جارشمان لەگەڵ خاتونێکە بە ناوی خاتو شادی کە لە ناوەکەیەوە دەرەکەوێت ژیان ومێدی پێبەخشیوە کە لە ماڵێکی خۆیدا لە ڕێگەی ئیشی دەستەوە هەوڵی داوە بزنسێک بۆ خۆی پەیداکات. ئێمە دەمانوێت زیاتر گفتوگۆ لەگەڵ خاتو شادی بکەین و بزانین چۆن فێریان پیشەیە بووە و چی وای لێ کردووە کە لەگەڵ ئەوەی قاچەکانی ناتوانێت بەکاربێن و قاچەکانی لە مناڵیەوە لەدەستداوە بەڵام لە ژیاندا بێ ئەمەل نەبووە و هەوڵ دەدات بژ بە خۆی بەستێت بۆ پەیداکردنی بژێوی ژیانی. چۆن بۆ وەرگاری ئەوەدا کە تۆ لەگەڵ ئەوەیە بەشێکی جەستت ئیش ناکە قاچەکان لە مناڵیەوە وەکو پێویست ناتوانێت بەکاریان بێنی بەڵام بڕیارت داوە پشت بە توانەکانی خۆت ببەستی بڕیارت داوە بێئەمەل نەبی لە ژیان ناوەکەشتن پڕاوپڕە لە شادی چۆن بووە ئەم ئیشت هەڵبژاردووە؟ وڵای ئیشەکانم یعنی بەدڵی خۆم هەڵم بژاردووە هیچ کەسێ نەیتوانێت ئیلا لە خۆم زیاتر ئەم ئیشانە بکە هەر خۆم کردومەوە خولای ئەم ئیشانەشم هیوادارم زیاتر پارە بە ئیشەکانم بدەن. بەڵ لە خێزانەکەی ئێوە دەبەستن هاتوو خەریکی ئەمیشانیان؟ بەڵێ وەڵایی خوشکەکەشم ئەو مێخەکانە ئەکات هاوکاری یەکتریەکەین بۆ مێخەکان بەس من زیاتر ئەم منیالکانە دەکەم و ئەو سەبەتە من کردومە و بەلەمیشمان کرد بەلەمەکانمان فرۆشرا پێشەنگامان کردەوە. بەڵێ تۆ بۆ ئەم ئیشانە کە تاویەکەی دووسیەکەی 2000 شوێنەکەیە لێی ساخ بکەیتەوە یا مشتری تایبەت بە خۆتە یا چۆنە؟ نەوەڵانیمە هەر لە بازار ئەیفرۆشتەوە؟ نەوەڵا لە بازارش نایفرۆشمەوە هەر کاتی پێشەنگای شتێ بکەینەوە ئەڕواڕۆی باشە نەزڕۆی هێنەوە بۆ ماڵ. بەڵێ خەت و شادی بۆم باسکەی ئەم جۆرە ئیشێ تا چەند لە ڕووی دەرونیەوە ئارامی بە تۆ بەخشیوە چۆن ڕۆژانە خەریکی ئەمیشەی؟ وڵای زیاتر بە شەو خەریکم هەتا بە ڕۆژ. ڕۆژ ناتوانم چونکم هەر خۆمم و ناتوانم بە ڕۆژ خەریکی ئیش وشتی ماڵەوەم بە ڕۆژ ناتوانم بە زیاتر بە شەویکەم. بەڵێ ئەی چۆنە لەگەڵ ئیش و کارەکانە بۆ منە دەستچینێکی ئاوە ئەمە چەنە خایێنێت تا تەواو دەبێت؟ وڵی ئەوە یعنی هەفتەیە ناخایێنی هەروە 4 ڕۆژ 3 ڕۆژە خایێنێ. تا چەند خوێندووە خوێندواری تێ؟ نەوەڵا خوێنەواریم هیچ نییە. ئەنی هیچ نەچووی بۆ قوتابخانەوە؟ نەوەڵا هیچ نەچوومە. ئەیدێت چۆنە موبایل بەکارهێنان دەگەڵ تۆڕی کۆمەڵایەتیە بین چۆنە؟ وڵی ئیتێرێ ئەوانە ینی بە ڕسم شتا فایبەر خۆ دەزانی پێویست ناکات ڕسم شتی لەسەرە. بەڵێ بۆ مەسەر چی بۆ نەتخوێندەوە دەرفەتە بۆ ئێوە نەرەخساوکو خۆی؟ وڵی تر من ماڵمان لە لادێ بوو تر نەمتوانی بخوێنم ماڵمان لە لادێ بوو نەمتوانی بخوێنم. بەڵای لە شوێنە گشتەکاندا تا چەند ڕەچاوی تایبەتمەندی ئێوە کراوە خواابداوی سابەتیدا؟ وڵی هیچ ڕەچاومان نەکراوە هیچ یەک شتێکمان بۆ نەکراوە یەک شتێکمان بۆ نەکراوە ینی لەلایەنی حکوومەتەوە لەلایەنی ئینیکەوە نەوەڵای ڕەچاوێکمان بۆ نەکراوە. بەڵێ تا ئێستا نەبووە وەکو هاندانێک دەستخۆشی لێەوە بکرێ خەڵاتێک بکرێن؟ وڵی کراوە بەس فایدەی چیە بەداخەوە. ئەگەر دەرفەتی خوێنە بۆ بڕەخسەی ئامادەی تۆ بچی بخوێنی؟ بەڵێ وڵی بۆ ئامادەنی. مامەڵەکردن لەگەڵ ئەم دەرزی و مرو زەنگیانەیە قورس نییە؟ بەرەوەڵا زۆر قورسە بەرەوەڵا زۆر قورسە تا بۆ حاڵە دەرزێکم بۆ ینی پێوە ئەکرێت ناشتوانم عینێک بەکاربێنم. وڵات جاری وایە هەر بە زۆرترین بە شەوەیکەم بە ڕۆژ دەرزی پێوەکەم تر خوشکەزایەکمەیە زیاتر هاوکاری مەکە بۆ دەرزیەکان پێوەیەکا لەگەڵمە تر کەسی واش نییە دەرزیم بۆ پێوەکە خوشکەزاکەم هاوکاری مەکە و لەگەڵ خوشکەیەک ماوتەوە زیاتر ئەوان هاوکاری بازار ڕشت مەکەن. بەستەنها ئیشی مرو دەکەیان ئەم ئیشی؟ وڵی ئیشی کاردێنی تۆمانە هەر ئیشی مرو ئەلەوە بەلەمەم کردووە ئەلەوە شەکردانی گەورەم کردووە تر ئەوانە فرۆشرا ئەم جانە پرچی جوێنێشمان کرد ئەوانەشە فرۆشرا. بەڵ ئەگەر بازارەکە بێ بۆ ساختنەوەی ئەم کاردستانی تۆ ئامادەی لە داهاتوو هەمیشە پەرەی پێ بدەی؟ وڵی ئامادەم ئەگەرەکو ساکردنەوەی ببێ ئەرە وڵی بۆ ئامادەنی یعنی ئامادەنیە بۆ شتێکی وهانە.
کە یعنی تۆ شتەکە لە ماڵەوە بکەیت و هەر لە ماڵەوە داینەی چەندێکیش پەر یعنی بە ئیشەکە و بدەیت کە نەڕوە فایدەی چییە؟ ئەم ئیشانە تا چەند بۆتە بە هاندەرێک بۆ تۆ کە خەڵکە چاو لە تۆکە و فێری ئەم پیشەیە بێت؟ وڵی زۆر خەڵک هەوڵت داوە کەسێکە فێرگەی؟ بەڵێ تەلەبەت هەبووە؟ بەڵێ بەڵێ. زیاتر ئەو شتانی دوستی دەکەی شتی پیاوانێ یان ژنانە؟ وڵی ژنانەیە پیاوانە ناتوانن دروستیکەن. بەڵای لەسەر جامانە ئەو شتان ناتوانین نەخشوونی؟ وڵی ناتوانن. بەڵێ. خات و شادی دەمەوێت هەر سەرقاڵی ئیشەکەت بی و سەبەب پرسیاری ئەوشت لێ بکەم. قسەی تۆ چییە لەسەر ئەو کەسانەی کە جستەیەکی ساغیان هەیە بەڵام لە هەمان کاتدا پشت بەتوانەکانی خۆیان نابەستن؟ وڵی ئیتر هیوادارم ئەوانەش کە یعنی جستەیان ساقا توانایان هەیە هیوادارم پەرە بستن بە ئیشەکانیان و زیاتر ئیشی دەستی بکەن و دەستخۆشیش لە ئێوەکەن. زۆر سپاس دەکەین. تا چەند خێزانەکەت هاوکارە بۆ تۆ بۆم ئیشانە؟ وڵی خێزانەکەم بەس خوشکێکم و خوشکەزایەکم زیاتر هاوکاری مەکەن لەبەر ئەوەی ئەو زیاتر ئەچێتە بازاڕ و هینەکات شتەکانم بۆ ئەیەنێت دروستێکە. وڵا زیاتر خواستی خەڵک لەسەر کامیانەیە لەم جۆران دروست کردو؟ وڵی زیاتر ئەلەمانە ئەلەمان و ئەلەوانە بەس هێشتی ئەوانە فێر نەبوونە. ئەوانە هێشتی فێر نەبوونە. خەڵک کەمتر بەکارێنێ؟ ئەرەوەڵا بەس ئەوەی ڕۆژەی کە ئێوە تەلەفۆنتان کرد ئەوە بەدەستمەوە بوو. بەڵام ئەمە ناوێکی دەرگیان هەیەمانە؟ وڵی ئەوە هینە ئەمە منارکەی هینە بینی هینی هینە کورە زنجیر و هینە هێلەکە زنجیر و هێلەک ئەمیش عاشق بەنە ئەمیش عاشق بەنە کراوە. ئەی ئەمە مەسی پێ دەڵێن ئەم پشت ئەوە پشتوێنە وەڵا بۆ زلی کوردی ئەوانە بەکاردێت؟ بەڵێ بۆ زلی کوردی. ئەمە شتێکی جیاواز دەبێنم خات و شادی ئەوە چییە؟ ئەوە هینە ئەوە گوڵە باخە. بەڵێ لە گوڵی سروشتی دروست دەکرێت؟ بەڵێ. تایبەت گوڵی سروشتیە چۆن بەکاری دێنیت؟ ئەمە وڵی ئەوە گوڵی سروشتیە خۆمان کردومانە لە ماڵەوە خۆمان دروستمان کردووە لە باڵەوە. ئای تێک ناچێت ئەم گوڵە تێک ناچێت نەوەڵا قەت تێک ناچێت. خۆش بیاخوا سەلامەت. خات و شادی وەکو چۆن دەڵێ هاندانێک بۆ خەڵکی کە قسە چییە لەسەر ئەوەی کە مرۆڤ چی بکا بۆی لە ژیاندا بێ ئەمەل نەبێت کە بەشێکی جەستەی لە دەستدا بۆمانە نییە دنیا کۆتایی هاتووە. تۆ سەرنج چییە لەسەر ئەم بابەتە؟ وڵی ئیتر هیوادارم ئەوانەشی کە جەستەیان لە دەستداوە هیوادارم پەرە بچێنن بە ئیشەکانی خۆیان زیاتر یاوڵ بدەن لەبەر ئەوەی هەتا بتوان ئیشی جوانتر بکەن. هیوادارم بەختەوەرد من ئینشەڵڵا. بەڵێ ئەی گرفتی هاتوچۆ شتانت نییە تۆ کاتێک بۆ ئەم شتانە بچیت دەرەوە بیتەوە؟ من خۆم ناچم بەس جاری وایە یعنی ئەچمە دەرەوە یعنی پێشانگایە شتێکەکەینەوە کە نایکەمە ناو جانتاکەمەوە ڕەفەکارم یارمەتیمەیە. ئەوڵا بەس خۆم ناتوانم دوودارم پێیە بە دوودار و من هیچم بۆ ناکرێ بەس ئەوەیە ئەیخەمە ناو سیارەکە و ساقەش یارمەتی مەدا ماڵی ئەوە بێ لەگەڵ تۆ ئەدر ڕەفەکارم هێن لێم وەرەگرن. بەڵێ بەشداری هیچ فیستیڤاڵێک شتێکت نەکردووە؟ بەرە وەڵا چەند کارەوە پێشانگامان کردێتەوە زۆرمان کردێتەوە بەس هەواڵ پێشانگا لە ئەمنەس و لە کورسات بوو ئیسفادەی زۆر چاکمان لێ کرد جانم و بەدووەم لە ئەمنە سوورەکە بوو ئیسفادەی چاکمان لێ کرد. خات و شادی ئەو سەرتە دەستپێکردنی ئەم بابەتە دەستنیانە چۆنە؟ وای ئەمە دروستەکە تا کۆتایی ئاوا بەردەوامە؟ بەڵێ بەڵێ هەتا کۆتایی ئاوایە تا ئاخر یعنی دەرزێکە. بەڵێ دیارە لەگەڵ دەستپێکی ملاحەکەی تۆ کۆتایی بەرنامەکەی ئەمەش نزیک دەبێتەوە. قسەی کۆتایی جەنابەت چییە؟ چی بکرێت بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان زیاتر ئاوەڕ لە ئێوە بدەنەوە؟ بەڕاستی چکە ئێوە کەسانێکن پشت بە توانای خۆتان دەبەستن کەسانێکن دەبێت ڕێز لە ئێوە بگیرێ قسە چییە بۆ لایەنی پەیوەندیدار؟ وڵای قسەی ئەوەم هەیە لایەنی پەیوەندیدار هیچ هینی کەمەندامانی نەکردووە ڕخسەتی بە کەمەندامان نەداوە یعنی بۆ شتێکی وەهانە یعنی
هاوکاری کە مندامانی نەکردووە حکوومەت یەک دەنگ یەک تۆسکێ هیچی نەکردووە هیچی نەکردە بۆ کە مندامە من ئێستاکیان خۆمم هیچ شتێکی هاوکاری نی کە یعنی حکوومەتم هەوڵ نەداوە هەوڵیان بۆ نەداوین هاوکاریمان بکەن و دڵمان خۆشکەن و ئەمجاکەنە شوێنێکی وەها نەبێ بچین و پارکێش شتێکمان ببێت و ئەوانەشی تایە کاکە تر دەسەڵات نییە لە ئێمە خوای گەورە خوا خۆی ئەزانێ ئێمە چەند داما و چەند یعنی قەدر لێکراوین بەلایانی حکوومەتەوە زۆر قەدر لێکراوین بەلایانی حکوومەتەوە بەس بەداخەوە بۆ هیوایان لە داهاتوودا ئاوڕێکی جدی لە ئێوە بدرێتەوە ئیشەڵڵا هاوڕێکی جدی لە کەمەندامان بدرێتەوە و بەست کۆتی کەمەندامانیش خۆن خەت شادی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەی ئێمەدا من لە کۆی بەرنامەکە بەردەوام شادی بە ڕوخساریتەوە دەبینم ناوەکەت پڕاپڕ بە ئیش و کارەکانت هیوادارم لە داهاتوودا زیاتر گرنگی بە بارەکەت و بەرەکەت بدەی و بیتە خاوەن پرۆژەیەکی تایبەتی خۆت دەستان خۆش زۆر سپاستان دەکەم ئەزیێتان کێشە هاتن بۆ لای من واتنە خزمەتی منیش مەعەدەلی خوا لە خزمەتی ئێوەم هەر کاتێکی شاتن ماڵی خۆتان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بەڵێ بینەران ئەوەی بینیتان توانەکانی خاتوو شادی بوو لە بەرنامەی دەتوانمدا بێگومان توانەکانی بۆ ئێمە جێگای سەرنج و پێزانینە هیوادارین لە داهاتوودا ببێتە خاوەن پرۆژەیەکی خۆی بۆ ئەوەی ئەم کارە دەستیانە زیاتر گرنگیان پێ بدرێت تا بەرنامەیەکی دیکە و دەتوانم لە شوێنێکی دیکە و لە جێگایەکی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ